دۆبێتامیان کردو نالن کاسبی بکەین نالن ئیشێ بکەین پەیامتان چییە بۆ چیان ڕۆژەکاتان کرد کاکە یاخوا بەخێر بێن کاکە پەیاممانەوەی ئێمەوە هەموو زۆربەی هەموو کوڕە فەقیر و هەموو کاسبی دەکا بەجددیت پێ بڵێم شارەوانی و دایرەی مرور و قایم خامێت بێتامیان کردو نالن کاسبی بکەین نالن ئیشێ بکەین کاکە پیکابێکمان پێ لە هەموو دنیا لە هەولێر لە سلێمانی کابرا لەسەر زادەی بۆستە احتیاجیە لێرە دەدبا حیجزت دەکا 30,000 خاوە لێوە دەگرێت بەرت دەدا یانە بە هیچ وەکارێک ئەخە بە بەچی بژین کاکە هەموو ماڵم داڵمانەیە هەموو شتان بۆ دیاری نەکراوە کە سەوزۆ میوەی لێ بفرۆشن شوێن دیارەکردنەکە شوێیە تۆ شوێنێکی دیاری کردو مەجای سیار ڕاوەستانی نییە کردوێتی غەسم دەبێت لەوەکانە ڕاوەستی ئەخ کاکە تو دووتێن ڕسق دێنی لە شارێکەوە شتی وان نییە تۆ دەبێت بۆی بگەڕێی کاکە لە شوێنێکی بۆی لادەی لە قەڵەباڵغێکی بۆی لادەی نەکو تۆ لێرەکانە وەکو ئەوی وا بڵێ لە ماڵی خۆت ناو حەوشەی خۆتدا دەبێ ئەو ڕسقە ساخکەوە دەبا بچێت ئەوەکانە بزانە چەندیان ڕسق خەسارەیە بزانە 250 ئیسفادەیان کردو ڕبعێک داواکاریتان چێ دەتانە ئێمە داواکاریمان کاکە بە زوازمان لێبێنێ کاکە بە زوازمان کوێ ئیشی تێدا نییە کوێ هەر ئیشی تێدا نییە بەڵام ئەوە پیاوانە هەمووی قسەی هەر هەمیانە بابا ئەگە بۆ تەعین دەبێ هەر یەکە 150,000 دێ مانجی کەس نایاتە بزانم لە دەسەڵاتان دێ لە دەسەڵاتان نایە مادام لە دەسەڵاتان نایە ئێوازی لێبێنە کە کابرا کاکاری یەکەوی وایە 5,000 هەیە لە کنێمە شەدەکەی وایە 10,000 هەیە ئەگە بێ لێ لێگەڕێکە هەلی کارمە بۆ ڕەساندووە چیەوەی تێدا براکەم تۆ پێم بڵێ ئێستا لە شۆ ڕسق دەفرۆشنەوە برا جوانەکەم لە کوێ شوێنەکەیان بۆ دابین کردوین شوێنەکە بە شوێن نییە داواکارین لە بەڕێز محەممەد میرحات قایمی کوێ ئەو شوێنە هەر بۆشینێتەوە مودەی دو سەرۆک شارایی مودەی 2 ساعت ئەو ڕسقە لەوێن دەکڵێ خەڵک ئامادەنیە لتری بنزین بوویتە 1500 دینار تەکسی بە 3,000 بگرێ بێ 2 کیلۆ تەماتە لەوێ لەم بکڕێ لە گەڕەکەکەی خۆی بەگران دێکڕێ لە منی ناکڕێ داواکارم لەو پێیجەتان ئەو گەنجانە تەمەشای باغەریان کا بووە ئەو گەنجە داهاتی ئەو وڵاتەم هەمووی زێرە کاچە 500 دیناری لە باغەری بوو 500 دیناری لە باغەرا ئاخە بووە فەرموو یەکێتی پارتی چی مندارەکانتان ڕۆژانە لە ملیۆنەها دۆلار سرف دەکەن لە وڵاتان بووە گەنجێکی وڵاتەکەی شارەکەی من 500 دیناری لە باغەر بێ بەخوای جەرگمژان دەکا بۆ من کاگرە باس دەگوترێت زۆرێک لە کاسپیارەکان یاخود بەشێکیان کۆیان بەجێشتە چون بۆ شارێشتە بۆ ڕسق فرۆشتن ئەمن یەک لە باری خۆم ڕسق فرۆشم پیکابەکەم تەسویرکە لەوێن دەچم لە ڕانیە کەسابەت دەکەم لیتری بنزین بە 1500 دینار تێ دەکەم بووە لە عێراق 19 محافەزەیە علی زەیدی بنزین بە 450 دینار دەداتە خەڵکەکەی خۆی بنزینی لانس و کار دەچێتە مووسڵ بە 450 دینار دەدرێتێ بەڵام یەکێتی پارتی بۆ باغەری خۆیان بۆ کۆمپانیایەکانی خۆیان لیتری بنزین بە 1500 دینار دەداتە کاسپێکی وەک بن ڕۆژانە 50,000 بنزین دەستێنم باقاری تۆ چییە؟ داواکاری من ئەوەیە ئەو خەڵکە بە شەرەفە بنزین وە خۆی لێبێتەوە هەلی کار بۆ گەنجدا بمەزرێنێ خەڵک ئەوە قام سەرۆک شارەوانی بێلێ وەک جاران خەڵک کەسابەت بکە هیچ کە بە قسەی دوکاندار نەکە دوکاندار ڕسق بە 5 قیمەت دەدا ئێمە بژێوی ژیانمان مار و مندارمان نەخۆشم بەم لەوێ دوو عایلم بەم لەوێ نایە لێ کەسابەت کەم قورگی گرتووم باشە من حکومەتێک کە بابی میلەتە بابم کە قورگم بگرێ نێ لێ هەناسە دەم 1000 جار ئەو بابم لە داکم دەستێنمەوە کاک دەریا ئەوەی کە دەڵێ بڵێ زۆربەی کەس ئێستا بە بەڵگە لامە بە تەسویر لامانە کە لەبەر شارەوانی و لەبەر دایرەی مرور و قایمقامە لێرە کابراوە ماڵی باری کردو خزم کە سوکاری من زۆربیان لەو دو ڕۆژەی ماڵمان بۆ باری کردو بۆ ڕانیەی بۆ چاقڕنەی بۆمان بار کردوون لەبەر ئەوی سیارەکەی دەگرین کابرا خاوە لێ دەستێنەوە کوردەکەیوە خاوەیە تۆ کابرا لە باتی بڵێ مەمنونتم سارەتان گیراوە لە کاتی ڕسق فرۆشت وەڵڵاهی سیارەی هەر هەمووان گیراوە ئەوە ڕاستیە ئەوە یانان شتێکی 100% یانە کە 4-5 کەس وا لەو شارەی دەڕۆوردە ئێمە هەمووان دەڕۆین